وێجم سەرشەی سەرمەلی بکە عفوکە بارزان بصورة ڕاوە سەرتاوی سپاس بۆ ئەم دەستکەوتەکە بۆ یەکەم جارتوانیم و دەستکەوتە بەدەستبێنم بەڕاستی ئەوە ڕاستە دەستکەوتەکە یەکلایەنە تەنیا بۆ خۆمە بەڵام بە زوو مادیبوونی هەموو یاریزانەکانە هەم مدەڕی هەم ئیداری بەڕاستی مادیبوونی هەموو لایەکە توانیتمان کە ئەم دەستکەوتە بەدەستبێنین سپاس بۆخوا ئیشەڵا لەسەر ئەم ئاستە و ئەم بردنەوانە بەردەوام دەبین و دەشتوانین نازناوەکە بەدەستبێنین بۆ یانەی برایەتی دوایەوەی لە دوومانجی ڕابردوو نەمتوانێ خەڵاتە بەدەستبێنم زیاتر هەوڵمدا خۆماندی کرد و ئاخیرمانجیش بوو بۆ خەڵاتەکە سوپاس بخوا هەوڵمدا لەگەڵ هاوڕێکانم توانیم ئەو خەڵاتە بەدەستبێنم و ئەم خەڵاتەش وەکو یاریتێنی زنیە تەنها بۆ خۆم بێ ئی هەر هەموو یاریزانەکانە وە شانازیش بە خەڵاتەکەوێ دەکەم سوپاسێکی تۆپی کوردستانیش دەکەم